يا خير كيف
علي عمر خرج علي عمر علي عمر هي ئاگرام یاریەکە ئەنجام یاریەکە 1-0 لە بەرژەوەندیانەی ڕانیە 1 گارا 0. کاک باوەڕ ئارام بابانی گۆڵی یەکەمی تۆمار کرد. گۆڵی یەکەمی یانی ڕانیە لەلایەن ئارام بابانیەوە لە خولەکی 36 تۆمارکە. گۆڵی بەرامبەر ئارارە لەلایەن گارا ئەنجام یاری 1-1. کاگومێت ئەنجام یاری 1-1.
Garise. سه Garise. لي تتركم اللاعب يعني كيف واجد إذا تستفيد أقول لك تستفيد
عافية يلا حي عمر يلا كاك زانياري يعني زانياري خيك بيك عافية حبو عافية يلا بس الله أكبر جولي دوان بوياني الرانيا أحمد كريز لازو بأسيستي لازو علي جولي دوان بوياني الرانيا
ئەنجامی یاریەکە 2-1 لە بەرژۆندیانە ڕانیە 2 يلا دورة بوسترا يمدوا بعد دورة بوسترا يلا داشتی 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 بە هیوای سەلامەتی بۆ لازۆ عەلی. گۆڵی دووەم بۆ یانەی ڕانیە کە کاگرانی گۆڵەکە وصل بيتك وصل خروج کاک ڕێباز ئەنجامی یاریەکە 2-1 لە بەرژۆندیانی ڕانیە. گۆڵەکانی یانی ڕانیە لەلایەن هەرێک لە ئەحمەد میکایل و ئارام بابانیەوە تۆمارکراون. کاکە ئێمە بەستەنیا ویستومانە هەندەرانمان لە شای ڕانی و بێبەشنە لە بینینی یاریەکە ئەجینا ئێمە هیچ شتێکی وامان پێنەوە بتوانین یاریەکە بگوازینەوە. بەبێستان هەرکەم و کوڕیەک هەبوو تکابمان بورن لەگەڵ کاگە و بەکر ئەپی گواستنەوە یاریمان گرتەوە. بەداخەوە لایەن هەندەرانە و هێرشکە ئەسەر گۆڵپارێزی یانی ڕانیە
لوي لوي يعني رانيا دو گۆڕان کاری کرد ئارس مستەفا بۆ جێگای ئەحمەد میکایل ئاراس عەبدوڕەحمان بۆ جێگای محەممەد حامید و دانەر بایس بۆ جێگای لازۆ عەلی ولكن هێشتا ئەنجامی یاریەکە دووبەیەک لە بەرژەوەندی ڕێیانی ڕانیە
هەشتا خولەک لە کاتی یاسایی یاریەکە ڕۆشتووە. Ne diyor abi? أنا برسام الصوت. كاردين حتى وصيق لقلا كاتيا سياري كروشتوا
ڕانیا چوارەم گۆڕانکاری خۆی جێبەجێ کرد ئاکار عەلی بۆ جێگای ئەحمەد قەڵاتووکی بە هیوای سەلامەتی بۆ سامان بورهان کاک هیواجان دوو بەیەک لە بەرژەوەندیانەی ڕانیە دوو گارە یەک گۆڵەکانی یانەی ڕانیە لەلایەن هەریەک لە ئەحمەد میکایل و ئارام بابانیەوە تۆمارکراون کاک نەبەست سوورەکان یانەی ڕانیە یانەی گاراژ بە درێسی زەرد
ئەنجامی یاریەکە تا دووبەیەک لە بەرژۆندیانی ڕانیا نەوەت و چوار خولەک لە کاتی یاسایی یاریەکە ڕۆشتووە.
پێنج خولەک لە کاتی زیادکراوی یاریەکە ڕۆشتووە. پێنج خولەک لە کاتی زیادکراوی یاریەکە ڕۆشتووە. نۆ دقەیەوە تا ئێستا 8 خولەک لە کاتی زیادکراوی یاریەکە ڕۆشتووە. 8 خولەک لە کاتی زیادکراوی یاریەکە ڕۆشتووە. الحمد لله کۆتایی یاری بە برنەوەی یانی ڕانیا بە دوو گۆڵی لعبوا باش ما شاء الله.